هەڵبژاردن بکرێ ئەوە عەرقەلەیەکە لە بەردەمیان ڕێگرێکە ئاستەنگێکە بەڵام ئاستەنگێکی دیکە هاتە پێشەوە بۆچی لەبەرەوەی یاسای دادگای فیدرالی دادگای باڵای فیدرالی ئەوەش بوو بە بابەتێکی دیکە و کێشەیەکی دیکە تاوەکو ئێستا لە پەرلەمانی عێراق مشت و مڕی تێپەڕاندنی یاسای هەڵبژاردن گەرمە ڕێکەوتنێک بەڵام گەرمە بەڵام ڕێکەوتنێک نییە بۆ تێپەڕاندنی یاساکە لەلایەکی دیکەوە ئاستەنگێکی دیکەی یاسایی گرفت لە بەردەم هەڵبژاردنە پێشوەختەکەی عێراقا دروست دەکات ئەویش چییە ئەویش ئەوەیە کە ئەندامێکی دادگای باڵای فیدرالی عێراق کە تایبەتمەندە ئەو دادگایە بە پەسەندکردنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکان کۆچی دوایی کردو ئەندامێکی دیکەش لە سەرەتای ساڵی 2020 خانە نشین کراوە بەمەش ڕێژەی یاسایی پێویست بۆ بڕیاردان لەبارەی ئەنجامەکانی هەڵبژاردنەکە تەواو نابێت شارەزایانی یاسایی عێراق خۆشیاری لەبارەی ئەو ئاستانگە یاساییەوە دەدەن ژماری ئەندامانی دادگەی باڵای فیدرالی عێراق لە 9 ئەندام پێکاتوە بۆ حەوت ئەندام کەم بۆتەوە حاڵی حازر جێگەکەشیان بە بەتاڵی ماوەتەوە لەم ڕەوشەدا دادگاکە ناتوانێت هیچ بڕیارێک بە ئەمە بابەتێکی زۆر سەرنجڕاکێشی یاسایی و قەزائیە دوێنێ شەو لەگەڵ چەند پسپۆڕێکی بواری یاسای دەستوریا بە تەلەفۆن قسەم کرد یەکێک لەوانیش بەڕێز دکتۆر شۆڕش پرۆفیسۆر دکتۆر شۆڕش میوانم دەبێت لە چەند خولێکی داهاتوودا بەڵام پێش ئەوەی کە پرسیارەکانم لەو بکەم هەنێک شیکاری هەیە لەسەر بابەتەکە و هەنێک شرۆڤە هەیە کە ئەمەوێ ڕوونی کەمەوە لە بەرچاوی ئێوەیە حاڵی حازر ئێستا ئەمە دادگای فیدرالی عێراقا لە بەغا دەیبینن کە ئەمە باڵاترین با بڵین پێگەی یاساییە لە عێراقا گەورەترین دادگایە لە عێراقا و بڕیارەکانی قابل نین بۆتانە لێدان ئەمە تایبەتمەندە بۆ یەکلاییکردنەوەی هەموو ئەو ناکۆکیانەی کە هەن لە نێوان دەستگاکانی دەوڵەتدا و لە نێوان بۆ نمونە هەموو ئەو دام و دەستگایانەی کە پەیوەندیدارن بە بەڕێوەبردننی ئەرک و کاروبارەکانی دەوڵەت و ئەو ناکۆکیە دەستوریانەی کە هەن بابەتێکی دیکەن کە ئەم دادگایە بڕیاری لێ دەدات و هەرچی یاسایەک دەرچێت لە پەرلەمانی عێراق هەموو هاونیشتیمانیەکی عێراق مافیەوەی هەیە تانەی لێبا بڵێ ئەمە لەگەڵ دەستوران ناگونجێ و چێ یەکلای یەکاتەوە ئەم دادگایە یەکلای یەکاتەوە کە یاساکان بەند با بڵین گونجاون لەگەڵ دەستوردایاننا ئەم دادگایە بە چی یاسایەک دامەزرێنرا بە یاسای ژمارە 30 ساڵی 2005 یاسای ژمارە 30 ساڵی 2005 بۆ پێکهێنانی دادگای باڵای فیدرالی عێراقا و ئەو یاسایە کاتێک نووسراوە هێشتا دەستوری نوێی عێراق پەسەند نەکرابوو یاساکە ئیستینات کراوە بۆ یاسای بەڕێوەبردننی دەوڵەت ئەوەی زمانی بریمەرکە یەکەم جار ئەمریکەکان هاتن لە عێراق حکومێکی نوێیان دامەزران هێشتا دەستوری عێراق دەرنەچوو بوو یاسای بەڕێوەبردننی دەوڵەت هەبوو یاساکە لەگەڵ ئەوەی بەڕوونی یاسای 2005 بەڕوونی باسی لەوە نەکردووە لە ناو خۆیدا مادەی سەی هەیە کە باس لەوە کا چۆن دادوەر هەڵەبژێرێ بۆ دادگاکە بەڵام تەلمیحی یاوە یاخود ئاماژەی یاوە بە مادەی 44 مادەی 44 لە یاسای بەڕێوەبردننی دەوڵەت و لەو یاسایەدا کە ئێستا نافز نییە باس لەوە دەکرێت هەرچ کاتێک یەکێک لەم دادوەرانە کۆچی دواییان کرد یا ئیستیقالیان کرد دەستیان لە کار کێشاوەیە لەسەر کار لابران ڕێوشێن و میکانیزمی هەڵبژاردننی کەسێکی نوێ بەم شێوەیە بەڵام ئەو یاسایە ئەو بەشەی ئەو یاسایە بە بڕیارێکی خودی دادگاکە خۆی چی لە هاتووە ئێستا هەڵوەشێنراوەتەوە ئەویش چی دروست کردووە ڕێگرێکی یاسایی زۆر گەورەی دروست کردووە لە بەردەم کارکردنی دادگای فیدرالیدا چونکە هەر بەپی یاساکە خۆی دادگای فیدرالی باڵای عێراق ناتوانێت کۆ ببێتەوە و بڕیار بدا ئیلا بە ئیجماع نەبێ یعنی چی هەموو ئەندامەکانی ئامادە بن کە سەرۆکێک و 8 ئەندامی هەیە و ئەوە ڕێژەی یاساییە بۆ کۆبوونەوە بڕیاردانی ئێستا نەخۆی ئەتوانێت کۆ ببێتەوە بڕیارێک بدا لەسەرەوەی چی بکە و نەیاسایەک هەیە کە بتوانێت پەیڕەوی بکە بۆ ئەوەی کە بڕیاری پێ بدا و کاری پێ بکە و تەنها چارەسەر ئەوەیە لە ئەنجومەنی نوێنەران یاسایەکی نوێ بۆ بەڕێوەبردننی ئەم دادگایە بنووسرێتەوە یعنی بۆ ئەوەی هەڵبژاردنەکە بکرێ جاران بەس پێویست بوو بودجەی 2020 پەسەند بکرێەوە بڕوا و یاسای هەڵبژاردن تێپەڕێنرێ کە ئەوە چەند مانگە دێت و دەچێت و هێشتا ئەنجامی نەبووە ئێستا یاسایەکی دیکەشی هاتە سەر ئەویش یاسای دادگای فیدرالیە لەبەرەوەی ئەگەر هەڵبژاردنیش بکرێ ئەگەر دادگای فیدرالی ئیمزای نەکات و نەڵێ من پەسەندی دەکەم
ئەو هەڵبژاردنە ئەنجامەکەی بە پەسەندکراو ئەژمار ناکرێت بەس باسی ئەوە بکەین کە ئەرکەکانی چین ئەرکەکانی یەکلایکردنەوەی ناکۆکیەکانی پەیوەست بە یاسای بە جێبەجێبەکردنی یاسای فیدرالی و بڕیارەکان بابەتێکی دیکە یەکلایکردنەوەی ناکۆکیەکانی نێوان دادگای فیدرالی و دەستە دادوەریەکان و حکوومەتی فیدرال یەکلایکردنەوەی ناکۆکی نێوان لایەنەکانی حکوومەتی فیدرال چی دیکەمان هەیە یەکلایکردنەوەی ناکۆکیەکانی نێوان دادگای فیدرالی و دەستە دادوەریەکانی حکوومەتی فیدرال بابەتێکی دیکە یەکلایکردنەوەی تۆمەتەکانی سەر سەرۆکۆمار و سەرۆک وەزیران بابەتێکی ئەوانە ئەو ئەرکانن کە دادگای باڵای فیدرالی لەسەر شانیەتی بۆ ئەوەی کە جێبەجێ بکات بەڵام یەک پرسیاریش هەبوو لەسەر ئەوەی کە ئایا دادگای فیدرالی توانیوێتی بێلایەنی و سەر بەخۆیی خۆی وەکو دەستگایەکی یاسایی و قەزایی بپارێزێیاننا لە سەرەتاکانی 2005ەوە هەتا 2011 بە پێی بۆچوونی زۆربەی پسپۆڕان و فەقیهەکانی بواری یاسا و قەزا لە عێراقا بەڵێ تا حەدێک تا ئاستێک تا ڕادەیەک سربەخۆیی و سەروەری یاسایی پاراستە بوو بەڵام لە دوای 2009 ئەم دادگایش ڕخنەی ئەوەی لەسەرەکە بە شێوەیەک لە شێوەکان سیاسی بۆ و لەژێر هەزمموی سیاسیەکانە بڕیارەدا لە هەموو کەسێ باشتر پرۆفیسۆر دکتۆر شۆڕش حەسەن پسپۆڕی یاسایی و مامۆستای زانکۆ لە هەموو کەسێ باشتر ئەم بابەتانە دەزانێت لەبەرەوە ئێستا میوانمە لە نێو زانکۆی سلێمانیەوە کاک دکتۆر بەیانیت باش پێم بڵێ چ ڕێگەیەک هەیە بۆ تێپەڕاندنی ئەو ئاستەنگەی لە بەردەم دادگای فیدرالیا هەیە جان باش سڵاو لە بینەران چارەسەری ئەم کێشەیە ئللا دەرکردنی یاسای دادگای فیدرالی باڵایە لەلایەن پەرلەمان ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە هەروەکو کە دادگای فیدرالی باڵا مادەی سێی قانونی محکەمەی ئیتحادی عولیای ئیلغا کردەوە لە 2017 بە پێی بڕیاری ژمارە 19 لە 2017 ئەم مادەی ئیلغا کردەوە کە بە پێی ئەم مادەیە پێکهاتنی محکەمەکە ڕێوشوێنی دیاریکردن و پێکهاتنی محکەمەکەی داناوە هەروە ڕێوشوێنی دانانی ئەندامانی پێویستی داناوە کاتێک ئەندامێک دەمرێ یا ئیستیقالە دەکا یا دەست دەکار دەچێشێتەوە ئەم مادەیە ئیلغا بۆتەوە لەلایەن دادگای فیدرالی باڵاوە لە ساڵی 2017 بە پێی بڕیارێکی دادگاوە دواتر لەلایەن سەرۆکی ئەنجومەنی قەزاوە تەعەن لەو قەرارەی محکەمە درا بە شێوەیەکی قانونی ئوسولی بەڵام دیسان داواکەی ئەویش ڕەت کرایەوە لەسەر ئەوەی کەوا لە ساڵی 2019 ئەبیش بە بڕیاری ژمارە 38 ساڵی 2019 جارێکتر تەئکید لەوە کرایەوە کە ئەم هەڵوەشە ئەم مادەیە نادەستوریە لەبەرەوەی پێچەوانێ مادەی سێی قانونی دادگای فیدرالی باڵای ساڵی 2005 نادەستوریە لەگەڵ هەردوو مادەی 91 بڕگەی دوو هەروە 92 چکە مادەی 92 تەئکید لەسەرەوە دەکاتەوە کە دەسەڵاتی دادگای فیدرالی باڵا دادگایەکی سربەخۆیە هەروەها مادەی 91 بڕگەی دووەم تەئکید لەوە دەکاتەوە کە چەند دەستەیەکی دیاری کردووە کە لەلایەن ئەنجومەنی قەزاوە هەڵدەبژێرن کاندی دەکرێن لەوانە دادگای فیدرالی باڵای تیانە بە پێچەوانەی قانونی ئیدارەی دەورە و مادەی سێ لە قانونی محکەمەکە کە پێشتر ئەم دەسەڵاتەیدا بووە ئەنجومەنی قەزا کە کاندیدی ئەندامان بکە بۆ دادگای فیدرالی باڵا بۆ پەرلەمانی عێراقی تاوەکو کاتێکەوە پۆستێک شاغل دەبێت لە ناو دادگای فیدرالی ئێستا دادگای فیدرالی باڵا نازام جنابەت گوێت لە دەنگی من هەیە بەڵێ کاک دکتۆر شۆڕش چۆن دادگایەک خۆی دەتوانێت بڕیار لەسەر ئەو یاسایە بدات کە بۆ پێکهێنانی خۆی نووسراوەتەوە ئەوە بابەتێکە و فەرمووت ئەنجومەنی قەزا تانەی لە بڕیارەکە داوە بەپێی دەستوری عێراقی باڵاترین دەستگای یاسایی و قەزایی لە وڵاتەکەیە دادوەری لە وڵاتەکەیە دادگای فیدرالە چۆن ئەنجومەنی قەزا دەتوانێت تانەی لێ بدات ئایا ئەمە گێرمە و کێشمەیەکی نێوان ئەنجومەنی قەزای عێراقی و ئەنجومەنی دادوەری عێراقی و دادگای فیدرالیە کە لە ئەنجامە ئەو گیر و گرفتەی لێکەوتۆتەوە کە ئەمڕۆ بەرزترین دادگای فیدرالی لە عێراقا لە کار کەوتووە خۆی دادگای فیدرالی باڵا تا ئیختیساسێکی ئەوەیە کەوە هەموو ئەو تانانە ببینێ هەموو ئەو داوایانە ببینێ کە لەسەر نادەستوریەتی یاساکان بەرز دەکرێنەوە
بۆیە کاتێ ئەم داوایە بەرز کراوەتەوە لە سەر نادەستوریەتی چەند بڕگەیەک لە یاسای دادگای فیدرالی باڵا هەروە یاسای ئەنجومەنی دادوەری یاسای ئەنجومەنی دادوەری عراق ئەم هاتووە بە پێی ئیختصاص و سەلاحیەتی خۆی چەند بڕگەیەکی هەم لە قانونی مەجلیسی قەزای عەلا هەم لە قانونی محکەمەی ئیتحادی ئیلغا کردوتەوە. بەڵام محکەمەی ئیتحادی بەداخەوە بە شێوەیەکی دووفاقی تەعاملی لەگەڵ مەسەلەکە کردووە، چونکە هەڵوێستی دەستوری 2004 جیاوازە لەگەڵ هەڵوێستی دەستوری 2005 لەسەر پێکهاتنی محکەمە ڕێوشوێنی دانانی حاکمەکان هەروەها هەندێک تا ڕادێشی لە ئیختصاسەکانی محکەمە. بەڵام ئەمە تقریبا لە 2005ەوە تا ئێستا کە پێویست بوو قانونێکی نوێ بۆ محکەمە دەرچێ ئەم قانونە دەرنەچووە. بەڵام دادگای فیدرالی باڵا هاتووە چەند مادەیەکی ئیلغا کردوتەوە، بەڵام نەهاتووە بەلای ئەوەدا بچێکەوە دادگاکە هەمووی ئیلغاکاتەوە کە دادگاکە هەمووی هیچ بنەمایەکی دەستوری نەماوە، چکە دەبێت بە پێی دەستوری 2005 ئەم دادگایە لە کۆمەڵێک دادوەر و فقهی قانونی و فەقیهی قانونی و ئیسلامی پێک بێت. ژمارەی دیاری نەکردووە، دەڵێ بە قانونێکە لەلایەن ئەنجومەنی نوێنەرانەوە ڕێدەخرێت. ئەم قانونە تا ئێستا دەرنەچووە، بەڵام هەڵوێستی دەستوری قانونی داری دەوڵەت جیاوازە ئەڵێ لەنەوە ئەندام پێک دێت کە هەمویان دادوەرن. یەکلایی کردوتەوە کە ئەو چەند مادەیەی تیا با بڵێن پوچەڵ کردوتەوە. چێ ئەو تانەیەی داوە؟ دەزانم هەموو هاونیشتیمانیەکی عێراق مافیەوەی هەیە تانەبا لەسەر هەرچی یاسایەکە باوەڕی وا بێ دەستوری نییە. چێن ئەو لایەنەی تانەی داوە لە وتانەکەی بردووەتە دادگای فیدرالی و دادگای فیدرالی بڕیاری داوە بۆ ئەوەی ئەو مادانەی پەیوەندیدارن بە پێکهاتەی خۆیەوە هەڵی بوەشێنێتەوە و پوچەڵی بکاتەوە. لەسەر با بڵێن دەست پێشخەری و مبادرەکە هیچ چێ بووە؟ ئەمە هەموو هاوڵاتیەک مافی ئەوەی نیە، هەموو کەسێک ڕاستە هاوڵاتی مافی ئەوەیە، بەڵام دەبێ هەموو کەسێک کەتانە لە هەر قانونێک دەدا بە نادەسوورەتی قانونەکە دەبێ بەرژەوەندیەکی هەبێ. بۆ نمونە سەرۆکی ئەنجومەنی دادوەری کاتێک کە تانەیدا لە وەکوی ئەترازی غێر داخلی داواکە بوو، داوایەکی بەرز کردەوە لەسەر ئەو بڕیارەی دادگای فیدرالی باڵای ساڵی 2017 وتیان ئەم داواکەی ڕەت دەکەینەوە لەبەرەوەی هیچ بەرژەوەندیەکی نییە لە مۆزوع سەرۆکی ئەنجومەنی دادوەری. بۆیە دەبێت هەر کەسێک داوا لەسەر نادەسوورەتی یاسایەک دەخاتە بەردەمی محکەمە دەبێت بەرژەوەندیەکی هەبێ. ئەنجا ئەم داوای یەکەم جار وابزانم لەسەر داوای سەرۆکایەتی کۆمار و ئەمانە ئەم داوایە لەسەر داوای سەرۆکایەتی کۆمار لەسەر داوای ئەنجومەنی نوێنەران، چونکە بۆچی وتم هەڵوێستی قانونی ئیداری دەوڵەت جیاوازە لەگەڵ دەستور. لە قانونی ئیداری دەوڵەت سەرۆکی ئەنجومەنی دادوەری سەرۆکی دادگای فیدرالی خۆیەتی بە پێی قانونی ئیداری دەوڵەت، بەڵام لە دەستوری 2005 جیا کراوەتەوە ئەنجومەنی دادوەری جیا کراوەتەوە لە دادگای فیدرالی. سەرۆکی دادگای فیدرالی سەرۆکی ئەنجومەنی دادوەری نەماوە، بۆیە ئەم دوو دەسەڵاتە لێک ترازاون. کاتێک کە یەک دەسەڵات بوون کێشەیان نەبوو، بەڵام کە لێک ترازان دەسەڵاتی دادگای فیدرالی باڵا لە هەوڵی داوەکەوە دەسەڵاتەکانی ئەنجومەنی دادوەری کەم بکاتەوە، بە تایبەتی لەو بابەتانەی کە پەیوەندی بە ڕێوشوێنی دیاریکردنی ئەندامانی ئەنجومەنی بە ڕێوشوێنی دیاریکردنی ئەندامانی دادگای فیدرالی باڵاوە هەیە. ئەوەش بوو ئەوەشی کرد بە پێی هەردوو بڕیاری ساڵی 2017 و 2019 کە لەلایەن خۆیەوە دەرچووە. بۆیە ئێستا کێشەیەک دروست بە تەوان لەو بڕیارەی ساڵی 2017 داوا لە پەرلەمان دەکاکەوە بە زووتری پەلە بکرێت لە ئاداکردنی یاسایەک بۆ دادگای فیدرالی باڵا، چونکە ئێستا ئێمە لە فەراغێکی دەکەوینە ئەزمەیەکی دەستوریەوە لەبەرەوەی دادگای فیدرالی باڵا لەسەر ئەساسی بوونی ئەو هەموو دەسەڵاتەکانی تر پێک دێ. ئێمە ناتوانین هەڵبژارنێک بکەین و دەرەنجامی ئەو هەڵبژارنە ئیش پێ بکەین، چونکە دەبێت لەلایەن دادگای فیدرالیەوە پەسەند بکرێ وەک ئاماژەت پێدا. بەڵام دادگای فیدرالی باڵا بە ئامادەبوونی هەموو ئەندامەکانی نەبێ ناتوانێت کۆبێتەوە. بەس گرفتەکە کێشەکە لێرەدایە. دادگای فیدرالی باڵا دوای ئەوەی کە جیابوونەوەیان تەواو لێک جیابوونەوە پێی دەستوری 2005 نەهاتن مەسەن لەسەر هەموو مەسەلە نادەسووریەکان قسە بکە، تەنها لەو مەسەلە نادەسووریانە قسەی کردووەکەوە پەیوەندی دەبێتە خۆی کەمکردنەوەی دەسەڵاتی ئەنجومەنی دادوەری، بەڵام ئەوەی پەیوەندی بە خۆیانەوە هەیە هیچ بەلای هیچ شتێکدا نەچوون. بۆ نمونە لە 2005ەوە ئەمانە دانراون وەکو ئەندامی دادگای فیدرالی، خەڵکێکیان تێدا لەوانەیە ئێستا لە ڕووی قانونیەوە ماوەی یاسایی بۆ قانونشین تەواو کردبێ، بەڵام لا ناچێ شتێکمانێ لە ناو قانونی محکەمەی ئیتحادی بڵێ مەسەن لەماندا کۆتایی بە
ڕاژەکەی دێ لە ناو دادگای فیدرالی بۆیە بەڕاستی دادگای فیدرالی باڵات چاوپۆشی لەو لایەنانە کردووە کە پەیوەندی بە بەرژەوەندی محکەمەکە و ئەندامەکانەوە هەیە و هاتووە ئەو لایەنانەی کەم کردوێتەوە ئەم موادانەی ئیلغا کردوێتەوە کە عیلاقەی بە دەسەڵاتەکانی ئەنجومەنی دادوەریەوە هەیە هەردوو لا هەموو شتەکان وەکوتم نادەستوریە چونکە هیچ سەنەدێکی دەستوری نەماوە سەنەدە دەستوری ئەو محکەمەیە قانونەکەشی قانونی ئیدارەی دەولەی ساڵی 2004 بەڵام ئیلغا کرایەوە پێی مادەی 133 دەستوری عێراقی 2005 کەواتە ئیلغا کرایەوە پێویستە دەبواە مەسەن لە 2005 و 6 ئەوانە زۆر پێداگیری کرابکەوە قانونێکی نوێ بۆ محکەمە دەرچێ بەڵام ئەم قانونەی نوێش هەر مای تێرامانە مای کێشەیە لە نێوان پێکاتە سیاسەکان چووکە دەستور دیاری نەکردوە چەند ئەندامن بەڵکو بە مەتاتی شتێکی فرێداوە دەڵێ لە دادوەر و فقا و قانون و فقای فقی ئیسلامی کێشە لەسەر فقایەکانەیە ئایا چۆن دیاری بکرێ ژمارەیان چەند بێ بۆیە ئەنجومەنی نوێنەرانیش نەگۆیشتۆتە نەتیجە تا ئێستا نەگەیشتونەتە ڕێکەوتن تا یاسایەکدا بنین بۆیە من باوەڕ دەکەم یعنی ئەم مەسەلەیە چەند جاری تر وروژە بووە مقۆ لە بینی ئەنجومەنی دادوەری و ئەنجومەنی دادگای فیدرالی باڵا ئەمە مزەکەراتەکان و بڕیارەکان و هەتا یعنی چەند مەقالێکی قانونیشیان بڵاو کردێتەوە ئەنجومەنی دادوەری و دادگای فیدرالی باڵا هەر لەسەر ئەم کەیسە بەڵام تا ئێستا کۆتایی پێ نهاتەوە باوەڕیش ناکەم بەو زوانە بتوانن یاسایی دەکەن بۆیە ئێمە هەڵبژاردننی داهاتوو کە دێ بڕیارە لە مانجی 5-6 بکرێ زۆر زەحمەتە مەسەرەن کەوا هەڵبژارنەکە بکرێ بەپێی ئەم هەڵبژارنە دامەزراوە دەستوریەکان دیاری بکرێت ئێمە ئێستا بەڕاستی کەوتوینەتە ئەوەی کەوا محکەمەی ئیتحادی عولیا شەللی هێناوە شکستی هێناوە دەبێ زۆر سپاسی جەناب دەکەم کاک دکتۆر شۆڕش پرۆفیسۆر دکتۆر شۆڕش مامۆستای زانکۆ کە لە زانکۆی سلێمانیەوە لەگەڵمان بووی زۆر جوان ڕوونت کردەوە دڵنیام ئێستا هەم هاونیشتیمانیان هەم پسپۆڕانی بواری یاسا ڕوونترە بابەتەکە لەلایەن زۆر سپاس کە لەگەڵمان بووی. لە هەرێمی کوردستان و لە باشووری کوردستان و لە عێراقەوە ئێستا با بچینە ڕۆژاوای کوردستان و سووریا و ئەمریکا بۆچی چونکە میدیای ڕووسی و میدیای ئێرانی ئاشکرایان کرد کە ئەمریکا بەنیازە لەسەر سنووری سووریا